تەڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دەستپێکردنی هەڵمەتێک بۆ بڕینی ئاوی تەجاوز لە نێو گەڕەکی وەزیرانی شاری هەولێر ماوەیەکی زۆرە لە نێو شاری هەولێر و لە زۆربەی شار و شارۆچکەکان تا ڕادەیەک بەهۆی زێدەڕۆیی لەسەر ئاو سەرفکردنی ئاوێکی زۆر لە هەندێک گەڕک ئاو کەم بووە لە هەندێک کۆڵان لە پایتەخت لە شارەکانی دیکە خەڵک دەڵێ کاکە ئاوم نایە هۆکار چییە؟ دەڵێن ئاوێکی زێدەڕۆ بە بەلاش سرف دەبێت ئێستا هەڵمەتێکی گەورە لە سنووری پارێزگای هەولێر کە پێکاتون لە جێگری پارێزگار لە بەڕێوەبەری ئاو لە قایمقامیەت لە تەواوی ستافە ئەمنیەکان ئەم هەڵمەتیان دەست پێ کردووە بابزانین تەجاوزەکان بە چ شێوەیەکە و ئیجراعەتەکان بە چ شێوەیەک بەڕێوە دێت. ئەمە یەکێک لە تەجاوزەکانە کە ئەم هەڵمەتە دەستی پێ کردووە لێرە وەکو دەیبینن دوو بۆڕی ئاو لێرە ینی ساحێبی ئەم خانووە گەورەیە باخسەیەکی گەورەی لە بەردەم ماڵیدایە دوو بۆڕی گەورانی و ئینجی ڕاکێشاوە لەگەڵ کێبلێک وانە ئەوە دوو سێڕۆبیە باشە ئەوە تەجاوزە تەجاوزە دیکو دووقڵە دوو دانە یەکلو حەدیقە یەکلو مارێ یەکلو حەدیقەیە یەکلو مار چۆن بووە ئەویش یەکیان لەو بەری دێ نه هەردووک لەو بەر ڕاداوە ئێستا ئاوەکە لە ماڵەکە دەچیان لەولایە دێ ئاکە لەو بەر ڕادێتە ئەمارەکە باشەوە چۆن دەزان تەجاوزە دیارەوە دوو کاتی ڕاکێش باشە کاک مەسعود ساڵ لێبێ ماندوو نەبی باشیت پێم بڵێ ئەمام چۆنە تۆ بەرپرسی ئاو بووی دەزانی تەجاوزەکان بە چ شێوەیەکە بەخۆی دایمەن کە تەجاوز کرایە واتە لەسەر بۆری سەرەکی تەجاوز کرایە لەسەر بۆری سەرشکەیە زۆر جار ئێمە بۆری لە زۆر شەب قامەبیستەکان لە دوو لا دادەندرێن لەو لاش دادەندرێن لەو لاش دادەندرێن زۆر جار هاوڵاتی دەچی لە هەردوو لە ئاو ڕادەکێشی ئەوە یەکێک لە کێشەکانە پێدەچی لەو دیوش ئاوی ڕاکێشە لە دیوەکەی ئەو پیوەرینە بەبێ پیوەرە باشە تۆ کاک مەسعود پێم بڵێ ینی ئەوە ئێستاوە کێبڵی کارەبایەوە ئەوە سۆندەیان کێبڵی کارەبای ئەوە کارەبای باشە کارەبای لەگەر بۆڕی ئاو چۆن دەبێمە ئەو خەتەر نییەمە بەخۆی کە باسی سەرپێچی دەکەین سەرپێچی هەموو نوعی دەگرێتەوە ئەو هاوڵاتی کە سەرپێچی دەکاتن ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان زەرەرجی بەخۆی بگەینیتن ئەمەوەیە کە باسی دەکەین هەر شتێک بە پێی ڕێنمایەکان نەکرێتن حکومت لەگەڵی دانابێتن تووشی کێشە دەبێتن بۆ نمونە ئێستا لێرە کە ئاو کارەبە تێکەڵاو دەبی دوورمەبینە ڕۆژێک لە ڕۆژان منداڵی ئەو ماڵایە یان یەکێکی تر بە شێوەک لە شێوەکان کارەساتێکی لێ بکەویتەوە لەبەر ئەوەیە ئێمە لە پارێزگاری هەولێر هەموو هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە بە هیچ شێوەیەک ئیشی سەرپێچی نەکەن سەرپێچی واتە لە دەرەوە یاسا و ڕێنمایەکانە لە دەرەوە یاسا و ڕێنمایی یعنی کێشان چۆن دەکرێم تەجاوزە ینی بۆ تەجاوزێکی لەم شێوەیە دەکرێت بۆ ینی پارەی ئەو ئەوەندە زۆرە خەڵک بیئەوێتن تەجاوز دەسەر ملکی گەشتی بکە و گەڕەکێک بێ ئەو ئەوە یەکەکە لە کێشەکان ئەمە یەکەکە لە کێشەکان بەڕاستی ئەمە لە پارێزگای هەولێر ئەو هەڵمەتەمان دەست پێ کردووە بۆ ئەوەی ئەو هەژارانی وەکو جەنابەت ئاماژێت پێکردن ناتوانن ڕەنگە هەندێکیان ئاویان نیە ناتوان ئاویش بۆ خۆیان بکڕن بەس چێ ئەو مافی لێ زەوت کردینە ماڵێکی دەورەمەندی وەکو ئێرە باشەوە سزای چی دەبێت ئەوە یەکەم جار ئێمە قەتع دەکەین ئینزاریشی دەدرێت دەبێت سەردانی بەڕێوەبەراتی ئاوی هەولێر و قایمقامێتی هەولێر بکە هەر وەختێک ئەوەی ڕەبت کردەوە لە ڕێگەی یاساوە بە پێی بڕیارەکانی ئەنجومەنی شورای هەرێم معاملەی لەگەڵ سزا دەدرێت لە ڕووی پێبژێر دەبێت ئینزاری دەدرێت و سەردانی بەڕێوەبەراتەکان بکاتون بۆ ئەوەی کاری یاسایی لەگەڵ بکرێت زۆر باشە با بچینە ژوورەوە کاک دەلێ لەگەڵە من وەرە با بچینە ژوورەوە کاکی برا بزانینەوە پێوەری هەیە تۆ خاوەن ماڵی پێوەرت نەبووە بابە هەیتی هەموو شتێک موجود ئێستا دەتوانین تەمەشای پێوەرەکە بکەین ناتوان بۆ حەز ناکەی باشە خۆی دەڵێ پێوەری هەیە و ناوەڵە پێوەری نییە پێوەری نییە دوو ئاوی ڕادشاوە بێ پێوەر کەوای سەرپێچیەوە سەرپێچی وەڵێ باشە تا ئێستا چەند خانووتان کردەوە یەکەم خانووە وانە ناوەڵە ساپێچ خانێت تۆشمان کرد هەر هەمووی تەجاوز هەمووی تێکسوە لە وەزیران لەو گەڕەکە هەر هەمووی ئاوی بە تەجاوز ڕاکێت زۆری بە زۆری شتێکت بۆ پڕکردەوە ئەوە ئیزارە ئەوەستەکە بۆی دەکەن دێتە بەڕێبەراتی ئاوی هەولێر و ئیش خۆی دەکات ئیشی خۆی دەکات باشە ئێوە پێم بڵێن یەک دەقە با خەڵک تێبگا لە بابەتەکە یعنی تەمەنی ئەو خانێ پێ ناچێ مانگەک بێ
لەوانەیە ساڵێک بێ 2 ساڵ بێ 3 ساڵ بێ باشە چەند ساڵ ئەو ئاوەی ڕاکێشا بێ لە مێژ ڕایشەوە باشە ئێوە چی زراوەتە چی لەگەر دەکەن تەنیا دەبێ سعاتی نوێ بەستەوە یان ناوەڵەکە کامەراوەڵ زادەی بێت دایرەی ئاوی بڕبەری ئاوی هەولێر بێتن لەوێ زلاتەکە لەگە بکەین زان معاملاتەکانی چییە تاپۆی بینی و تەجاوزەکە کۆنی وەرەخی ئاوی نا دەبی غەرامە بکرێ ئەدی دەبی غەرامە بکە چووکە واگە 2 ساڵ 3 ساڵ پای نەدابی کابرایەکی فەقیریش لۆ پارێ بدە ئەوە پای نەدا یعنی چییە زۆر باشە زۆر باشە ئەوە ئێستا کاک دلێر تەمەشاکەن ئێستاوە قفلتان لێدا جەمە ئەدوانیە قەپات کرێ ئێستاوە ئەوە کێبلەوە ئەوە کارەبایە کێبلەکە قەتە کرا لەگەر ئەوەش قفلتان لە ئاوەکەیدا ئەوە هەتا ئجرعات نەکە معاملات ناکە بەڕێ ئاوەتە دەبی ئەوە مەراجعەتی دایرە بکات وەسا تۆ قفلت داوە باشە ئێوە قفلتان داوانێ بەڕێ باشە ئەوە قفلە نابتەوە با دەبتەوە بەڵام ئەگەر بیکاتەوە لە دوای ئێوە چی دەبێت والله جۆ لۆقۆی بەرپسیار دەبێت وەکو ڕیسی بەکاردێنی چۆن دوو بۆری دوو بۆڕی بۆیە یەکەم بۆ سەرپێچی بەکاردێن معنی بۆ ئیشی خۆی ئەوی تریشان وەکو سەعات بەکاردێنی کە نەمام سەعاتم هەیە باشە هەڵمەتی بڕینی ئاو بە تەجاوز تقریبان دەتوان بڵێم ساعتەکە دەستی پێکردو وەکو کارمەندانی ئەم ستافە ئەوانەی کە لەگەڵ ئەم هەڵمەتەن دەڵێن 4 خانیمان بەسەر کردوتەوە لە کۆی هەر 4 خانی هەر 4یان تەجاوز. بەداخەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان سەرپێچی دەکەن گوێ بەوە نادەن لە گەڕێکی ئاو هەیە یاخود نییە لێرە ئاوێک 24 ساعت بەبێ ئەوەی قفلێکی لەسەر بێت حەنەفیەکی لەسەر بێت بەلوعەیەکی لەسەر بێت ئاو دەڕوت ئێستا تیمەکانی تەجاوز بە دوواداچوون دەکەن لەسەر ئەو بۆڕی ئاوەی کە بۆ دەبێت بەم شێوەیە بەبێ ئەوەی قفلێکی لەسەر بێت بڕوا بزان سەرچاوی ئاوەکە چییە لێرە گەڕەکی وەزیرانە وەکو گوتم خەڵکێکی زۆر باخچەی هەیە خانوو هەیە دوو بۆڕی ئاوی بە نایاسایی ڕاکێشەوە بەردەوام ئاو دەڕوات یعنی ویژدانی بەو شێوەیە بووە قفلێکی لەسەر لێ نەداوە ئێستا ئێرە ئێوە قۆر دەکەن بۆ شێوە ئێرە بەخۆی ئێستا بێشک و بێگومان ئەو ئاوای لەسەر بۆ ڕێسیاتە ئێستا کە ئەفر دەکرێت شکلەکەیمە لەگە سەرپێچی کارەبای زۆری فەرقا سەرپێچی کارەبای وشکە قەتع دەکرێت هیچ ئاساوارەشی دیار نییە بە سەرپێچی ئاوێ ئەمە دەبێت بە دوودا بچین هەتا دەگەری سە بۆ ڕێس دەبی ئاردەکە عدم کرێت کە عدم کرێ ئەوە سەرپێچەکە ئاساوارەکەی دیار دەبێت ئێستا ئەمە لەسەر بۆ ڕێسی دەبی ئەو ئاوەی ببڕین چونکە ئەو بە ئاوەیە لە مارەوە نهاتیە لەبەرەوەی لەمارەوە نهاتیە لەسەر بۆ ڕێسەرەکی هاتیە قفلی لەسەر ئەوە بزەخەی لەسەر بووە بزەخەی دانایەکە ئەو بزەخەی لێکراوە لەلایەن جەماعەتی بەردەمان ئەو ئاوە دەڕوا ینی لەسەر عادیقەیە دەڕوا ئێستا ئێوەی قۆڵ دەکەن لەسەر بۆڕی ڕێیس دەبێ ئاو بردرێ ئەو ئاو بردێ وەکو تەجاوز ئەو خانیە ئێستا عالی ئازر دوو شتراچراشە بەس دەواقع لێ خانیەوە دوو شتراچراشە دوو خەتراشە پێوەری ئاوشی نەبەستایە نەیبەستایە یعنی دەکە ئەوە لە هەردوو ڕوو تەجاوزە یعنی تەجاوزاتەکە یەکجار زۆر تەجاوزاتەکە بێت نەک یەکجار بێتام زۆرە باش ئەمە ئەمەلێکی زەحمەت نییە زۆر زەحمەتە تازەوەم بۆ ئاساواری زۆر دیار دەبی وەکو کارەبای نییە یعنی ئێستا مشکلەکەی مەچیە ئێستا کەوە چای دەکەیەوە وەچ خۆی شلێنایەتەوە کاک نەبەس ئێوە وەکو قایم قامی هەولێر ینی بەرپرسی تەجاوزەکانن بۆ ئەوەتان ئەم گەڕەکەتان هەڵبژاردووە وەزیرە ئێمە لە زۆربەی زۆری هەڵمەتەکانی پێشتر کە هەڵمەتی گشتینە وەکو بڕینی کارەبا بڕینی ئاو لەو شوێنانە دەست پێ دەکەین کەوا خەڵکێکی باری دارایی باش بیتن خەڵکێکی احتمالە بەرپرسی تێدایە دەست ڕۆیشتووی تێدایە بۆ ئەوەی ئێمە ئەوە بسەلمێنین بۆ هاوڵاتی کەوا بەبێت جیاوازی بەبێت چاوپۆشی لە هیچ کەسێک لە هەر پلەپایەک بێت ئێمە ئیزراعەتەکانی خۆم ئەوای دەتانوێ بڕیارەکە بۆ فەقیر نییە وەکو زۆر جار خەڵک باز دەکات دەڵێ هەر بڕیارێک دەربچێ هەر هەڵمەتێک دەرچێ بۆ فەقیرە بەخۆی زێدەڕۆی یاخود سەرپێچی چ فەقیر بیکە چ دەوڵەمەند بیکە چ بەرپرس بیکە سەرپێچێ جیاوازی نیە بەڵام بڕیارەکە گشتێ بۆ هەر هەمووانە ئێمە ئێستا ڕۆ لەگەڵت گەڕەکی وەزیران دەستمان بەو هەڵمەتە کرد هەڵمەتەکە بەردەوامیش دەبیتن
سەبر دادەبەزی بۆ گەڕەکەەکان ئەوەی من بیبینم خەڵک هەیە لەم گەڕەکە وەزیرە هەیە بەرپرسە هەیە توزانم بەرپرسیارەتێکی هەیە لە دەستگایەکی ئەمنی بەبێ ئەوەی ئەنگۆ جیاوازی بکەن دەستان پێکرد جیاوازی ناکەن ئێمە بەڵگەشمان هەیە لە هەڵمەتی پێشتری بڕینی کارەبا ماڵی بەرپرسی زۆر پلە باڵا هەبووە لەو گەڕەکە کارەبایەکەی بڕاوە ئیجراتیشی لەگەڵ کراوە مەسلەی ئاوی زێدەڕۆژ بە زێدەڕۆ کە ڕایان کێشاوە بۆ باخسانە هەمان ئیجراعاتی لەگەڵ دەکرێتن ئەو خۆتان دەبینن تیمەکانی ئاوی هەولێر شارەوانی دوێرە سەر بە شارەوانی دۆگەڕەکە وا بەردەوا من بەبێت جیاوازی و مال بە ماڵ پێداکەن باش هەر ئەمڕۆی ئەم بەردەوام دەبێت بەردەوام ببیتن تاکو دەگەینە ئامانجی خۆمە گەڕانەوەی ئەو بڕئاوەی بە فیرۆ دەڕوە و بردرایە زۆر باشە چی دەڵیتە خەڵک ینی خەڵکێکی زۆر ئێستا کە سیر دەکا زێرەوانی دێهێ زێک دێ شۆفەڵ دێ تەجاوزەکەی لێ تێک دەچی بەر لەوەی ئێوە بگەن بە شوێنەکە چیان پێ دەڵێ دەڵی ببڕن تەجاوزەکە ئێمە هوشداریەکمان بڵاو کردەوە پێش چەند ڕۆژ ئاگداریمان بڵاو کردەوە کەوا دوامۆڵەت بۆ خەڵکانە 25 مانگە بۆ ئەوەی خۆیان ئاوەکانیان ببڕن بە پێچەوانەوە تووشی سزای یاسایی دەبن تووشی ئەو حاڵەتە دەبن کە ئێستا ئێستا دەتوان سەردانی بەڕێوەبەراتی ئاو بکەن بۆی ئیجراعاتی خۆیان ڕێنماییەکان هەمووی لە بەڕێوەبەراتی ئاوی هەولێرە لە سەریان جێبەجێ دەکرێمە وەکو قامێت پاڵپشتێکی بەهێزی هەموو لیژنەکان دەکەین بۆ وەرگرتنی ئیزراعاتیش لەگەڵ هەموو ئەو زێدەڕۆ ئەو کەسانە دەکەین کە زێدەڕۆیان کردو. ئێستا هاتوینێتە خانوێکی دیکە کە بە هەمان شێوە تیمەکان خان و بەسەر دەکەنەوە هەندێک جار هاوڵاتی گلەی لەوە دەکات کە هەندێک کەس ترسیان لەوەیە چاوپۆشی بکرێت بەڵام ئێمە لەگەڵ تیمەکانی تەجاوزین بەڕێوەبەراتی ئەوە دووەم خانوە لێرەش بە هەمان شێوە تەجاوزەکەیە نزەخە دانراوە بەڵام پێوەری ئاو نەبەستراوە واتە لێرە ئێستا بەڕێوەبەراتی ئەو قفلەی لێدا ئاوەکەی خەتا کرد بە هەمان شێ وەستێکیدا دەبێت خاوەنی ئەم خانووە سەردانی بەڕێوەبەراتی ئەو بکات ئیجراعاتی خۆی بکات بە پێچەوانەوە بە تەواوەتی لە بەکارهێنانی ئاوی حکوومەت بێبەشتە. کاکە مەسوولەکە قەزدەم دەگار بەدەست دەکات ترسن لەوەی جیاوازی بکرێت مەوزوع ئەوە نیە ئەوە جێشان لێت خۆ منەوە نییە برێم قسەی ئەوەی بکەم پاش ملەوە یان لە عەلام قسەی بکەم بەس پرسیارەکە ئەوەیە لۆری ناوەندی ئەو قورآن دەست پێ کرا ماعەدە ئەو عەدیقەی با چاریت کە لەوە زیانە تێکوتی چکە هەمووی ئاوی بەڵام دەڵێن چاریت کەمان تێکداوە کامە ئەوتوراگەاندنی دەچاری کەمە بۆ تەسویر کە بابین دەستیان خۆش باشە ئێستا ئەمە لەگەڵیان دەڕۆژمانت لەوە هەیە کە بڕیارەکە دادپەروەرانە نەبی هەمووان نەگرێتەوە ئێستاوە قایم قامە جێگری پارێزگار هەر هەمویان دەڵێن جیاوازی لە نێوان دەوڵەمەند و فەقیر و دەستڕۆیشت و ئەو شتانە نییە ئەمە تەمەنا دەکەین ئینشاڵڵا هەر هەمووان بی پێمان خۆشە قانون لە بۆ هەمووان بی ئەمە حەز دەکەی حەدیقەکە شتێک بدەن بەس ئەمن ئەکیدم هەر ئێرە دەبیتن چکەوە دانەکەەوە هەز دەکەم بەس بێرە خەریکرد هەموو نازانلەوانێ باشە ئێمە لەگەڵیان دەمینینەوە بێگومان بە دوواداچوونیش دەکەین ئەوان ئامانجان ئەوەیەوە بڕیاری سەرۆکی حکوومەتە کە ناکرێت جیاوازی لە جێبەجێکردنی یاسا ببی هەر کەسێکی جیاوازی کەم بەرپرسیار دەبن بەڵام تۆ پێم بڵێ ئێستاوە تەجاوز و لێرە تەجاوز زۆرە زۆر چۆن ئێریان دیتەوە ئاینن ئەوانی تریش دەبین درێت چکەوە تا ئەوە شەرمێ لە کەسمان ناکات دوای لەو گەڕەکەی تەجاوز زۆرە ئێستاەوە تۆوا لەو بەریوا پێشم گۆ حەزم لێەوە حەفارە بچیتن ئەوی شتێک بداتن بەس ئەوە نەبی ئەمە کارمەندی ئاوە لێرە ببینن کاک جبرائیل ببینم زانە تەجاوزەکە چۆن کرا ئەوە لە بۆ ڕێیسە ئەوە بۆ ڕێسیە کاکەمەرە ئەوە بۆ ڕێسە کاکەمەرە کە بۆڕەکەی ڕاکێشان لەوە هەدقەی بردە لۆ هەدقەی بردە لۆمارە نەبردە لۆمارەشی نەبردە بەبێ ساعت کەوایە ئەوە لەسەر بۆ ڕێکە قفلەکەی ئەوە قفلەکە لەسەر بۆ ڕێسی لێدایە بۆڕەکە دیکتاین ئاسنە کونی کردووە کونی کردووە بەبێ قانونی کونێکی دێ جوان فدای شڕکێتەوە پلاکە چێدا لەگە بۆ ڕشتنیاتنەوە هەدقی بە جوان ئێمە لە بن زادەی ئەمە لە بن زادەی نیشەکە دەکەین لە بن زادەی کونی لە بن زادەی کونێکی دەچەند بۆ ڕێسەکە لە بن زادەیە ئەمە بۆ ڕێسلێ بەری بە بەساتەوە بەرە بۆ ڕێسە کونێکی دێ بە جوانی بەبێ داریش بزانیم ئاواکە هەدقی برد ئێوە چی لێ ئێستا ئەمە دەیبڕین و
قەپات دەکەین و تەواو زەخەشی لێرەدانە مزەخێ لەسەر ئەو بۆرە ڕێسی ڕاشە لە هەدیقێت مزەخەیدانە ئەوتە مزەخەوە لە پژەوەدانە لە پژر خوۆنشدا ئاوەکی زۆر ئاش بەلاش دەڕواخەر باشە ئەمە ئەو بۆڕیە بوو کە تەجاوزی لەسەر کرابوو زەخەکەی لێرە داناوە لێرە بە بەردەوامی ئیش دەکە ئەمە حەدیقەکەیەتی یەک بۆڕی ئاو کە پێداویستی خانوویەکە تەنیا بۆ ئەم حەدیقەیە وانە بەو شێوەیە زەخەی لێرە داناوە بالفعل تو باشە تۆ باسەوە دەکەی دەڵێ ئەم زەخەیە نایاساییە بۆ نایاساییەوە کاکەمە چۆن ناسا مزەخەنیەوە وەکو غەتاسێک دێتە بەرچاو بەس تەماشا بۆرەکەی تقریبا بای دوو ماڵی زیاتر ئای بەس بە حەدیقەی سەر دەکات ئەوەش هەر تەجاوز ئەوش تەجاوزە تەمام کە تەجاوز دەبی لە ساعتی بیتن ئەو کاری ناکات واتە ئەمە هەر ماڵێکمان بەسەر کردەوە لە وەزیران تەجاوزە هەمووی تەجاوز باشە ئێستاوە ئاوێکی زۆر دەبا وا دەکات جیرانەکەی ئەو لاشی بێ ئاو بێت باکیدیە لێرە بیرە سەرچاوەکەی سەرچاوی بیر و ئیفرازە دوو ئاوی لۆدان بین ئەو جە هەر پێڕناگەن ها پێڕناگەن شەو نیە تەلەفۆن لۆمە لۆ کاگاری لۆ مدی بجەناوی کاک مەسعود نەچی لەسەر خاتی ئاوی جەنابی وانە لەم گەڕەکەش خەڵەکەی گرەی بکە گرەی دەکە زۆر ئاوم ناوێت کاتچیش هەموو بەرپرسن تەلەفۆن دەکەن لە سەری و خۆیانە دەرێن ئامانەیە بەس کو ئاو دێتن بۆ نوعی تەجاوزی بکات ئەو هەموو تەجاوزەی دەکەن دەڵێن ئاویشمان نایە ئاویشمان نایە کە دەزانین سەر پێ ئاوی ئیفرازیشی بۆ دابین کراوە ئاوی بیریشی ئاوی بیریشی بۆ دابین کراوە گلەیش دەکات دەڵێ کاکی برا ئاوم نایێت فەرمەوەش مزەخەکەی ئەو مزەخەکەیتی سیرکە مزەخەکەی دەوانێت ئێستا کە زۆر بیران بەکار بێتن نەک بۆ ماڵە دەوانەیە ئەوە بۆ بینایەک بەس بێتن بە ئەکیدی بینایکی زەخمش نەک بینایکی بێت ئەمە تەجاوزێکی دیکەیە هەر لە گەڕەکی وەزیران خانوو بە خانوو بەبێ جیاوازی وەک پێشتر هەندێک هاوڵاتی دەیبوو دەترسێن ینی جیاوازی بکرێت لە جێبەجێکردنی بڕیارەکە بەڵام ئێستا ئێمە خانوو بە خانوو دێن ئەمە تقریبان خانووی چوارەمە کە خۆمان لەگەڵیانین تەجاوزێکی دیکەی ئاو هەیە بۆ ڕیمە تەجاوز ڕای کێشاوە بۆ حەدیقە بۆ ماڵ خانوویەکی گەورە ماشەڵڵای لێبی خوا زیاتری بداتێت تەجاوزی کردووە ئەوەی لێرە کە جێی پرسیارە فەرمو تەمەشای ئەم تەجاوزە زۆرە بکەن ئەمە حەدیقەیە سیرکەن بەڕێزان سیرکەن حەدیقە کە بەردەوام بەڕۆیبەراتی ئاو گلەی لەوە دەکات دەڵێت تکایە ئاو دەستان بە ئاو بگرن زێدەڕۆی لەسەر بەکارهێنانی ئاو نەکەن فەرمو ئەمە حەدیقەکەیەتێ ئەو هەموو ئاوە کۆ بۆتەوە بەبێ ئەوەی قفلێکی لێ بدات ئەوەی کە زۆر گرنگ بێت دەمەوێت بە ئەوەی ڕابگەینم یانی زۆر جار خەڵک پەیوەندی بە ئێمە دەکات دەڵێ کاکە کێشەمان هەیە ئاومان نایەت بەڵام بۆ بەرچاوڕوونی جەنابتان وەکو بەڕێوەبەراتی ئاو باسی لێوە دەکات لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 500 مکعب ئاو زیاتر تەبان هەم لە ئیفراز هەم لە بیرەکان بە هاوڵاتیان دەدرێت اینجا هەندێک شوێن ئاوی نییە اینجا هەندێک گەڕک یان کۆڵان ئاوی نییە کەچی بە پێی ستانداردی نێودەوڵەتی ینی هەولێر پێویستی بە 300 مکعب ئاوی هەیە واتە تاڕادێک دوو قات ئاوی زیاترە لەوەی کە خەڵک پێویستەتی کاگاری سلااوت دەبێن ئێوە هەڵمەتێکتان دەست پێ کردووە و ئەو هەڵمەتە لە وەزیرانە ئەوە شت لە دەستە من نازانم ئەو بۆ ڕێ دەمێکە لە دەستە قەهری لێ دەخۆی چێ مەوزۆ بەێ بەنسبەت حملەکەیمە حملەی بڕینی ئەو سەرپێچیانەی کە کرایتە سەر ئاو بە شێوەیەکی مباشر لە بۆڕی سەرەکی ئاویان بردێنەوە حەدیقەکات وەکو جەنابەت ئاگاداری ئەوە تەنها لە یەک ڕێز زیاتر لە 8 هاوبەشی کە هیچ پێوەرێکی لەسەر نییە و هیچ موافقەتی نییە هەر هەمووی نەیان بوو بردیتی ئەوە تەنها ماڵەیەک نەبێتن کە ئاوەکەی لە پشت لە ژۆری ڕاهی نایتەوە ئەویش ئاگادار کرایتەوە بە بەستانی پێوەر بەوەی کەەوە ئەگەر ئیشتراکی قانونی خۆی هەبیتن و یەکێک لەو کێشانێک کە ئەمە بەردەوام ڕوونکردنەوەماندا لەسەرەوەی کە ئایا حەدیقەکان بۆ کێشەنە بۆ ئێمە تازە ئێوە لە زوومی کامیرەکەتانەوە زۆر بە جوان دیار بکەوە شێوەی ئاودانی ئەو حەدایقانە چۆنە ینی کارە ساتە بۆ ئێوە بەڕاستی ئەوە ئاودانی ناوێتن ئەو حەدیقانە ینی فریز بەخۆی ڕێگەکەی تەنها 4-5 سانتیمە لە بنعەردی ئەو جۆرە ئاودانە تەنها بۆ هەندێک ڕۆک دەبی وەکو برنج وەکو هەندێک شێوەی تکە ینی بەڕاستی ئەوە کارە ساتە لۆمە دروست دەبێتن کە ئاوی چەند ماڵێک لە ئەو 10-20 مەترە فریزەی دەکات باشە ئەو هەموو کەعب ئاوە ئێوە دابین دەکەن لە ئیفرازەوە بۆ بەش ناکەت چێ بەێ
بەجێرەی ستەندەرەکان شاری هەولێر لە نێوان 300 تا 320 هزار متر مکعب پێویستی بە ئاوەیە هەر هاوڵاتیەک لە نێوان 200 تا 250 لەتر ئای بۆ دابین کرایە هەولێر شارێکە ملیۆنێک و 300 هزار کەسی لێ دەژیتن عنی ڕقەمەکە تقریبا لە 300 تا 320 هزار بابرین لە هاوین دەگاتە 400 بەرام ئەمەی کە ئێستا ئەمە دابینی دەکەین لە ڕێی پرۆژەکانمە تەنها لە ڕێی پرۆژەکانمان 310 هزار متر مکعبە پرۆژەی ئیفرازیەک و 2 چار هێڵ ئەو لە پێداویستی خۆ 1106 بیر ئێستاکە ئەو هەفتەی دەبێتە 1170 بیر ئەوش ئاوی دابین دەکات بە حدودی 250 تا 260 هزار متر مکعب ئاو دابین دەکات ڕۆژانە چیە مەمودایی سەمەوە بڵێ یەکێک لە بابەتەکانی کە بەو دوایە پەیدا بە بەڕاستی لە ماوەی چەند ساڵی ڕۆیشتی ئەو بابەتی کە پێی دەڵێن فولدایز ئەوە بەڕاستی گەورەترین کێشە دروست دەکاتن لە ڕووی بربەستکردنی ئاو لە ناوبۆڕیەکان چونکە ئەو ئاوای کە دێتن بە خێرایی یەک دەڕواتن لە ناوبۆڕیەکان کاتێک کە ئەو جۆرە بربەستانەی هەبێتن ئەوە هەمووی دەگیرێتن یەک و تەوشمی ئاوەکە کەم دەکاتەوە بۆیە ئەوە لە مستەقبەلێکی نێزیک بابەتی کێشەی گەورەتریشمان دروست دەکات لەوەی ئاوی زیێدە ڕادەکێشێ مەترسی جیرانی بۆڕیەکەشەیە کە ئەوەش بابەتەشکەیە کە لەمە و دوا بە جددیە هەر کاتێک لەوانەیە بۆڕێکان ئایا شتێکی تێدایە یان لەگەر خاوێنکردنەوە یان لەگەر چاکردنەوەی ئەن لە بەردێک شتێکێتە بەرێ لە چەند شوێن ئەو بابەتەمان توش بووەکە ئەوە جیرایە بەس کاگاری یەک شتکە هەیە ئێستا هاوڵاتی دەڵێکا کە من خۆم ناتوانم دایسێکی وا بکەم بۆڕی لێ بدەم ئێوە بۆ ئیزرار لەگەڵ ئەو کەسانە ناکەن تەجاوز دەکا وەستایەک دێ بۆ 20,000 بۆ 30,000 نازان بۆ چەند پارەیەک یعنی کارێکی وا دەکە بۆ سزایان نادە ئەم لێرەوە پێیان دەڕێن بە هاوڵاتیان بە خۆیان ئەوەی قبول نەکەن لە تەنیش ڕابا بۆ ڕێکەی بباتن بەس ئەو بابەتە بەڕاستی ئەوە بە قانونیان هیچ کێشێکی تێدانە لە تەنیش ڕاج ئەگە بۆ ڕێکەی بباتن بە قانونی بە دنیاییەوە ئەوە لەوانەیە کابرا بە قانونیش هاتبڕاشێ بەس بەبێ ئاگاداریمە کە ئەوە شۆڕ دەکاتەوە لە داهاتوێکی نێزیک بەڕاستی ئەو هاوڵاتیانێکە ئەو جۆرە بۆڕێن شۆڕ کردەوە گەڕەکەکانی هەموو توش کێشە دەبیتن و لە چەندین شوێن ئێمە بە خۆمان ئەوانە چەندینی دەو جۆرەمان هەروەشانتەوە و کێشیان حەل بووە بە تایبەتی لە گەڕەشی بێرکۆت بە تایبەتی تر لە مامزاوە لە سەرکارێز ئەو بابەتانەمان ئەوە کردیان ئیجراعات لەگەرەوانە دەکرێت کا کامەران لەمە دووە بە جددی کو ئێستاکە ئیجراعات دەکەین و حەملەمان دەست پێ کردیا هەر وەستایەک بزانین لەو بابەتەوە دەکرێتن وەستایەکە دەیدەینە دادگا ینی بە جێرەی یاسا بەس پێم بڵێ ئێستا لە تەواوی کوردستان هەڵمەت لە هەولێر دەست پێ دەکات بۆ هەولێر بۆتە ئامانج لە کارەبا هەولێرە لە ئاو هەولێرە لە تەجاوزات هەولێرە بۆ هەولێر بەجددی با هەولێر سەرمەشق بیتن لەو بابەتەی چونکە تەجاوزە لە هەر شوێنێک بیتن ئەمە خۆمان بەراورد نەکەین لەگەر شوێنشکە لەوانەیە ئیمکانێتی مەجۆرێک بی ئیمکانێتی وان جۆرێک بیتن لەوانەیە وەزعی وان جۆرێک وەزعی مەجۆرێک بیتن ئێمە دەستخۆشی لە جەناوی پارێزگار دەکەین بە جددی ینی زۆر خەمخۆرە لەو بابەتەی ئەمە دەمانەوێتن ئەو تەجاوزاتانە ببڕین لە ئەوەی دوای سمە دووست بەشی لایەنە باشەکانی ئەو حەملانە ببینێتەوە وەرە شوێنەکانی کەش چاومان لێ بکەن چونکە بە دڵنیایی ئەو ئێستا کە نێزیشی 140 هەتا 150 ئەو هاوبەشیانەی کە ڕاکێشرایە بۆ حەدیقانە هەمووی کێشەی بە هاوڵاتیان دروست کردی ئەوە لە گەڕەکی وەزیرانین کەەوە چارەسەر دەبێت کە ماوی بەتەواتی لە هەولێر ببڕینەوە سەرپێچیانە ئەوە بەشێکە لە کێشەکان چونکە ئێمە چەند کێشەیەک هەیە هەموو باسمان کردی بەران یەکێک لە کێشەکانی کە زۆر گرینگە و مباشر ڕەسە تۆڕەکانمانە پەیوەندی بە هیچ تشکە نیە ئەو تەجاوزاتانەیە ئەو جۆرە ئیشتراکەیە ئەو جۆرە ئاودانەی باخچەکانە. ئەمە سەرپێچێکی دیکەیە لە یەکێک لە خانووەکان سەرپێچێکە جیاوازە پێوەری هەیە بەس نازان بۆ سەرپێچیە کاگارێمە بۆ سەرپێچیە ئەوە سەرپێچیەوە سعاتی بەستاوە سعاتی بەستایە لە پشت سعاتیش خەتەشکە هیناوە لێرە ئەزەوە علیقەی پێیاوەدا ئیشی خۆی پێدەکەنەوە مارێ یعنی سعاتەکەی زن ئیش ناکەین یعنی بەس بەناو پێوەریدا بەس پێوەری بەناودانایە و بەدز ئەوە ئەو برادر ئەو کرێچیە ئەوە دەرێ ساحبخانیەکەوەی کردی ئەنقەز وای کرد مانگانە پارە نەدا باشە پێوەری داناوە بەڵام لە پشت لە ڕیسەکەی هەر لە پشت پێوەرەکەی ئەو ئاوەدی سعاتەکەیش ناکە ئەوە تەجاوز ئەوە سەرپێچیانە سەرپێچیە ئەوە حەدیقەکەشی بۆ شێوە حەدیقەشی بۆ شێوە هەموو سەرپێچی باش ئێستا چی لێ دەکەن وەڵا ئێستا قەتی دەکەین و گەرامەشی دەدەنێ بەتەواتی بۆ ڕێک خەتا دەکەین بەخوای لەو بەرێ خەتاکەین و جەماعەت و خەتا دەکەین ئێستا دەبێ گەرامەش دابنێ یعنیەوە سەرپێچێکی زۆرەوە قەدیمە ئەو خانشتا کامەرە بەڵێ قەدیمە 15-20 ساڵ ئاوی بردووە هیچ پای ئەگەر ئێستا لی دێنەوە مانجێ ئەگەر 20,000 بیتن بەخوای لەوانەیە 30 میلیۆن حکومەت خەندار بێسەوە تا ئێستا بەس ئاوی
بەس مش ئاوەکەش دیارە ئەوەکەش دیارە ئەرێ یعنی ئەو تەجاوزانەوە دەکە خەڵکێک ئارێوە خەڵکی بێ ئاوکرد ئەو تەزانێت هەڵمەتی بڕینی تەجاوزی ئاو لە سنووری پارێزگای هەولێر وەک بەرپرسانی ئاو و ئیدارەی پارێزگای هەولێر باسی لێوە دەکەن هەڵمەتەکە بەردەوام دەبێت تا ئەو کاتەی بە تەواوەتی کۆنتترۆلی تەجاوز لە نێو سنووری پارێزگای هەولێر دەکەن بەڕێوەبەراتی ئاوی هەولێر دەڵێت تکا لە هاوڵاتیان دەکەین هەر کەسێک تەجاوزی هەیە بەبێ ئەوەی تیمەکانی بڕینی تەجاوز بگاتە سەریان بابێ سەردانی بەڕێوەبەراتی بکەن ڕێوشوێنە یاساییەکان بگرنە بەر ئەو کات سزایان نادەن پێوەریان بۆ دەبەستن بە شێوەی یاسایی بە پێچەوانەوە ئەگەر تیمەکان ئەو هەموو ئەزیێتە بکێشن و کرێکارەکان ئەو هەموو ماندووبوونە بەم ڕۆژە گەرمە بکێشن ئەوە ئەو کات هەم سزا دەدرێن هەم ناچاریش دەکرێن پێوەری ئاو ببەسن بە پێچەوانەوە لە ئاوی حکوومەت بێبەش دەبن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت